سڵاوتان لێبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵام کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش. باگە شێوەڵەکانی ئەمڕۆ دووشەممە هاتوینەتەوە خزمەتە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. دەست بە سەرکردنی چالاکێکی مەدەنی لە کامیاران، لە سێدارەدانی بەندکراوێکی کورد لە زیندانی ئەردەبیل، وشاری ناوەندامنیەتیەکان بۆ سەر هونەرمەندانی کوردی خۆراسانی شومالی، خۆپیشاندانی کرێکارانی ئاریان فولادی قەزوین، سەپاندنی سزای زیندان بەسەر سێ چالاکی سیاسی لە تاران و تیرۆرکردنی دوو سەرکردەی هەشتی شەعبی لە بەغدا. درێژەی هەواڵەکان. دەست بە سەرکردنی چالاکێکی مەدەنی لە کامیاران. ڕۆژی شەممە 28 ڕێبەندانی 1402 ڕەشاد پەرویزی ئەندامی ئەنجومەنی فەرەنگی کۆمەڵایەتی نۆژین لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کرا. بەپێی زانیاریەکان هێزە ئەمنیەتیەکان بەبێ بەڵگەی یاسایی ئەم ئەندامەی ئەنجومەنی نۆژینیان لە کامیاران دەست بەسەر کردووە. تا کاتی بڵاوبوونەوەی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شۆنی ڕاگیرانی ڕەشاد پەرویزی لەبەردەستانیە. ئەعدامی بەندکراوێکی کورد لە زیندانی ئەردەبیل. بەیانی دووشەممە 30 ڕێبەندان حکمی ئەعدامی بەندکراوێکی کوردی خەڵکی سەڵماس بە ناوی ئیرەج پاکی لە زیندانی ئەردەبیل جێبەجێکرا. بەپێی راپۆرتەکان ئیرەج پاکی خەڵکی گوندی ستونڕەشی سەر بە شارستانی سەڵماس بووە و 6 ساڵ لەوەبەر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و بە ئیعدام محکوم کرا. شانی باسە کە هێشتا هەواڵی ئیعدامی ئەو بەندکراوە لە میدیاکانی ڕەژیم بڵاو نەکراوەتەوە. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری نەوسوود. شەوی هەینی 27 ڕێبەندان کۆڵبەرێکی خەڵکی مەریوان بە ناوی سەلمان ئەمیری بەهۆی کەوتنە خوارەوە لە بەرزاییەکانی سنووری نەوسوود بە سەختی بریندار بوو. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز، ئێسقانی کەمەری سەلمان ئەمیری پاش کەوتنە خوارەوە لە بەرزاییەکانی نەوسوود شکاوە و ڕەوانەی نەخۆشخانەی تاڵەقانی کرماشان و جارێک نەشتەرگەری وەکراوە. شانی باسە کە لە ماوەی یەک هەفتەی ڕابردوودا ئەمە سێمین کۆڵبەرە کە بەهۆی بەربوونەوە لە بەرزایی بریندار دەبێت. بانکێشتی ساسان چەمەنارە بۆ دادگای ئینقلابی ئیلام. ڕۆژی یەکشەممە 29 ڕێبەندان ساسان چەمەنارە لە دەست بە سەرکراوانی شۆڕشی ژینا لە شاری ئیلام بۆ دوایین بەرگریەکانی سەبارەت بە تۆمەتی تەبلیغ دژ بە نظام و لە برژەوەندی دژبەرانی ڕەژیم بۆ لەقی چواری لێپرسینەوەی دادسەرای گشتی و ئینقلابی ئەو شارە بانکێشتکرا. بەیانی چوارشەممە 27 بەفرامباری 1402 هێزە ئەمنیەتیەکانی ڕەژیم هێرشیان کردە سەرماڵی ساسان چەمەنارە و وێڕای پشکنینی ماڵەکەی ناوبراویان بۆ ئیدارەی ئیتلاعاتی ئیلام گواستەوە. ڕۆژی سێشەممە چواری ڕێبەندان ئەو چالاکە مەدەنیە بە دانانی وەسیقەی 500 ملیۆن تمەنی ئازاد کرا. ناوبراو لەلایەن لەقی 29 دادگای ئینقلابی تارانەوە بە ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی ملی و تەبلیغ دژی نظام تۆمەتبار و بە 5 ساڵ زیندانی تەعزیری محکوم کرا. گۆشاری ناوەندامنیەتیەکان بۆ سەر هونەرمەندانی کوردی خوراسانی شۆمالی. دوای بڵاوکردنەوەی ڤیدیۆکلیپی وڵات بە زمانی کوردی لەلایەن هونەرمەند عەلی کەریمی لە پارێزگای خوراسانی شۆمالی، 4 هاوڵاتی کە لە دروستکردنی ئەم ڤیدیۆکلیپە هاوکاریان کردبوو دەست بەسەر و ستدیۆی تەقیزادە لە شاری ئێسفەیرانیان لەلایەن ڕەژیمەوە پلۆم کرد. ڕۆژی یەکشەممە 22 ڕێبەندانی 1402 حسەین تەقیزادە دەنگ هەڵگر و بەڕێوەبەری ستدیۆی تەقیزادە، عەلی دڵفەراز دەرهێنەر، حسەین فیروزە بەڕێوەبەری بەرهەمهێنان و جەلال بەراتزادە کامێرامانی ئەو گروپە لەلایەن ئیدارەی ئیتلاعاتی ئێسفەرانینەوە دەست بەسەر کراون. بەپێی زانیاریەکان مامۆستا کەلیموڵڵا تەوەحودی توێژەری کورد، مامۆستا عەلیڕەزا سپاهیلاین شاعیر و نووسەری کورد، ڕۆیا ئیسماعیلیان و ئەسمەر حەمیدی هونەرمەندانی کورد لە شاری قوچان، شیروان و سەمەلقان کە هاوکاریان لە بەرهەمهێنانی ئەو کلیپە کردووە لەلایەن وەزارەتی ئیتلاعاتەوە هەڕەشیان لێکراوە.
هەروەها هونەرمەند عەلی کەریمی بۆ ناوەندە ئەمنیەتیەکانی خوراسانی شومالی بانکێشت کرا، بەڵام تا ئێستا لە ڕۆیشتن بۆ ئەو ناوەندانە خۆی بواردووە. شانی باسە کە دەست بە سەرکراوانی ئەو دۆسیە دوای 24 کاتژمێر بە پڕکردنەوە بەڵێننامەیەکی نووسرا و بە شێوەیەکی کاتی ئازادکراون. خۆپیشاندانی کرێکارانی ئاریان فولادی قەزوین ڕۆژی یەکشەممە 29 ڕێبەندان کرێکارانی شاغڵ لە کارخانەی فولادی ئاریان لە شارستانی بوین زەهرای سەر بە پارێزگای قەزوین لە ناڕەزایەتی بە دۆخی خراپی پیشەیی و نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. بەوتەی کرێکاران کارخانەی ئاریان فولادی قەزوین بەهۆی بڕانی گاز داخراوە و دەیان کرێکاری ئەو ناوەندەش بێکارکراون. کرێکاران دەڵێن هێشتا حەقدەست و مەزایە دواخراوەکانیان پەرداخت نەکراوە و بەرپرسانی کارخانەش هیچ پلانێکیان بۆ کاراکردنەوەی کارخانە نییە، هەر بۆیە لە بلا تەکلیفی داماونەتەوە و خوازیاری ڕوونکردنەوەی چارەنووسی پیشەی. شانی باسە کە ڕۆژی ڕابردوو نێونەری شارستانی بوین زەهرا لە مەجلسی ڕژیم سەردانی کرێکارانی کرد، بەڵام لەلایەن ناڕازیانەوە هووکرا و ناچار بە هەڵاتن. کۆبوونەوەی کرێکارانی شارەداری لە جیرۆفت. کرێکارانی شاغڵ لە شارەداری جیرۆفت ڕۆژی یەکشەممە 29 ڕێبەندان لە ناڕەزایەتی بە نەدانی مۆڵەت بۆ سازکردنی زەمینەکانیان کۆبوونەوە. بەوتەی کرێکاران 15 ساڵ لەمەوبەر ئەو زەمینانە لەگەڵ بەڵگەی یاسایی ڕادەستیان کراوە، بەڵام شارەداری بە بیانووی هەبوونی کەلێنی بوومە لەرزە ڕێگەی نەداوە خانووی تێدا ساس بن. ئێستا بەرپرسانی جیرۆفت زەمینی خەڵکیان بۆ دروستکردنی مەسکەنی ملی دیاری کردووە بڕیارە بە زووی لەلایەن قەرارگای خاتمولئەنبیای سوپای پاسدارانەوە شوقەی تێدا ساس بکرێت. کوژرانی لاوێکی خەڵکی ئەهواز بە تەقەی هێزەکانی ڕژیم. لە ڕۆژانی ڕابردوودا هاوڵاتیەکی خەڵکی لەشکرابادی ئەهواز بە ناوی سەجاد سەعیدی تەمان 26 ساڵ بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری چەزابە کوژراوە. بە پێی زانیاریەکان سەجاد لە نێو بازاڕدا کاری کڕین و فرۆشتنی پێڵاو، جانتا، موبایل و جاروبار مسافرکەشی دەکرد. شەوی شەممە 21 ڕێبەندان لە حاڵێکدا 3 مسافری پێبووە لە شارستانی بوستان لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دراوەتە بەردەستڕێژی گول لەو دەستبەجێ گیانی لەدەستاوە. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ بنەماڵەی سەجاد لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە خراونەتە ژێر گوشار تاکو مەڕاسمی پرسەی بۆ نەگرن. شانی باسە کە هێزەکانی ڕژیم بە خەڵکیان وتووە کە سەجاد سەعیدی قاچاقی چەک و چۆڵی کردووە لە حاڵێکدا لەو ڕووداوەدا تەقە لە ئۆتۆمۆبیلێکی دیکەش کراوە و ئیمکانی هەیە کەسانی دیکەش زیانیان پێگەشت بێت، بەڵام بەرپرسانی ئەمنیەتی ڕژیم هیچ ڕوونکردنەوەیەکیان لەو بارەوە نەدا. دەست بە سەرکرانی دوو هاوڵاتی لە شارستانی بەهمەی ڕۆژی شەممە 28 ڕێبەندان دوو هاوڵاتی بەناوەکانی داود حەدادی تەمەن 36 ساڵ و فەردین چیرەنژات لە شارستانی بەهمەی سەر بە پارێزگای کۆهگۆلیە و بووی ڕەحمەت لەلایەن هێزامنیەتیەکانەوە بە تند و تیژیەوە دەست بە سەرکران. بە پێی زانیاریەکان هێزامنیەتیەکانی حکوومەت ئەو دوو شارۆمەندەیان بەبێ بەڵگەی قەزایی و بە تند و تیژیەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئیتلاعاتی شاری دێهدەشت گواستۆتەوە. شانی باسە کە داود حەدادی لە شۆڕشی خەزەڵوەری 98 و بزوتنەوەی ژینە لە ساڵی 1401 دوو جار دەست بەسەر و مانگی سەرماوەزی 1402 بە دانانی وەسیقە لە زیندان ئازاد کرابوو. سەپاندنی سزای زیندان بەسەر 3 چالاکی سیاسی لە تاران. بە پێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ حکمی زیندانی موحسێن حاجی محەممەدی، ڕێزوانە ئەحمەد خانبەیگی و بێحفەر لالەزاری 3 چالاکی سیاسی بەندکراو لە زیندانی ئەڤین لەلایەن لەقی 36 دادگای پێداچوونەوەی پارێزگای تاران پەشڕاستکراوەتەوە. بە پێی زانیاریەکان ئەو 3 شارۆمەندە پێشتر بە 14 ساڵ زیندان مەحکوم کرابوون. بە پێی ئەو حکومە بێحفەر لالەزاری و هاوژینەکەی بە ناوی ڕێزوانە ئەحمەد خانبەیگی هەر یەکەو بە 5 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم و موحسێن حاجی محەممەدی بە 4 ساڵ زیندان سزادراوە. کوژرانی دوو هاوڵاتی بەلوچ بە تەقەی هێزەکانی ڕژیم لە ئێرانشار و سەراوان. ڕۆژانی شەممە و یەکشەممە 28 و 29 ڕێبەندان دوو هاوڵاتی بە ناوەکانی ئیسلام دامانی و خەیر محەممەد سپاهیان
لەلایەن لیباس شەخسیەکانی ڕژیمەوە لە ئێران شار و سراوان کوژراون. بە پێی راپۆرتی کەمپینی چالاکانی بەلوچ، ئیسلام دامەنی شەوی شەمە لە ناوچەی دامەنی سەر بە شارستانی ئێران شار لەلایەن چەند لیباس شەخسیەکی ڕژیمەوە دراوەتە بەردەست ڕێژی گولە و گیانی لەدەستاوە. لەلایەکی دیکەوە ڕۆژی یەکشەممە دوو چەکداری لیباس شەخسی هێرشیان کردوێتە سەرماڵی شارۆمەندێکی بەلوچ لە ناوچەی دزەکی سەراوان بە ناوی خەیر محەممەد سپاهیان و ناوبراویان لە پێشچاوی بنەماڵەکەی کوشتووە. دوا هەواڵمان سەبارەتە بە تیرۆرکردنی دوو سەرکردەی هەشتی شەعبی لە بەغدا. ڕۆژی یەکشەممە 29 ڕێبەندان دوو سەرکردەی گروپی هەشتی شەعبی بە ناوەکانی سەبری هادی ئامری و عادڵ هادی ئامری لەلایەن کەسانی نەناسراوە تیرۆر کراون. بە پێی راپۆرتی میدیاکانی عێراق، ئێوارەی ڕۆژی یەکشەممە ئۆتۆمۆبیلی سەبری ئامری ئامۆزای هادی ئامری سەرۆکی چوارچێوەی هاو ئاهەنگی هەشتی شەعبی و عادڵ هادی ئامری هاوزاوای لە ناوەندی شاری بەغدا لەلایەن چەکدارانی نەناسراوە دراوەتە بەردەستڕێژی گول لەو هەردووکیان کوژراون. بەڵێ بینیرانی عزیز و خۆشەویست گەشتی هەوڵەکانتان پێشکەشکرا. فەرموون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە.